الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. برازي سكانم لزنجير باس سكاني آداب شرع كان أمر باسي أدبي إذن ورقرتناكي الاستئذان هيك لا أدب جوركان كأيني في روزي إسلام قرنجي كي زوري بيداو أدبي إذن ورقرتنا چونك بو إذن ورقرتنا تايبت من ديكاني خلقي أباريزرين و قدغي خلقي أكرين لويك عورتو نهيني خلقاني تر ببينيت. خوي پروردگار القرآن في روزة بسورة النور أفرمي يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ذلكم خير لكم لعلكم تذكرون. أيو كساني كإيمان تان هيناو مچنا هيچ ماليكوا غير مالي خوتان حتى إذن ورنقرن والسلام نكن لا خلقي أو ماله أما بو إيوه باشترى أجر بير كنوا أجر يكتو استيا بفكرن أما بو إيوه تشاكترى. طبعا أول بلغي قرآن كخوي پروردگار بآياتي قرآن واجبي كردو لسرمان كأبي إذن وربقرين وقد غي كردو ببي إذن بشينا مالي هيج كسيكوا. وهروها آياتي تريش هي خواهي پروردگار هل سورة نور آياتي بالسهجت لدواء أو أفرمه فإن لم تجدوا فيها أحدا فلا تدخلوها. اگر كسيكتان نبيني لمالك لو مالك أتشن كست نمان لبو مچننا ولا خوتانو حتى يؤذن لكم مگر كابرا بتلفونيا بشتي خوي إذن بدا أينا مچنا مال كسوة ببي إذني خاوان مال. وفي غمري خوشوي صلى الله عليه وسلم فرمي إنما جعل الاستئذان من أجل البصر. أفرمي إذن ورقرتن بو چی دان راوه لإسلامه بو إذن ورقرتن واجب كراوه لبر أويك كإنسان چاوي برشتيك نكوه كبدلينيه يان نهيني خلقي تره لبر أوي چاو تشتيك نبينيه كنهيني خلقي تره يان حلال نيه بوتو أنا اشتي حلال نيه بوتو نابي بيبيني كوابو حكمت لا إذن ورقرتنا يك پاراستنی عورتی خەڵکە، دوو پاراستنی تایبەتمەندیەکانی خەڵکە، سێ ئەدەب و احترام لە بینی خەڵکە زیادە بێ، چوار منعی ئەواکە خەڵک گومانی خراپت پێ ببە. زۆر مهمە ئەمە. ئەو ئەدەبانەی کە پێویستە بی پارێزین لە ئیزن وەرگرتنە بریتین لە مانای خوارەوە. یەکەم ئەبێ سەلام بکەین پێش ئیستئذان، یعنی کە چوویت دار لە دەرگای هەر کەسێ پێشا سەلام بکە. ئیمجا بێژە ئیزن هەیە بێمە ماڵ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زمانی ئەوا کابرایەک هات دای لە دەرگا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە دەرگاوە، کابراوتی ئیزن هەیە بێمە ماڵ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بێژە السلام عەلەیکم ئیمجا ئیزن وەرگرە، چونکە سەلامکردنەکە پێش ئیستئذانە، ئەبێ سەلام بکەی. دووهەم ئیزن وەرگرتن سێ جارە، یعنی مەقسەد ئەوە نییە کە تو سێ جار بە کابرا بڵێ بێمە ماڵ، سێ جار بە لە دەرگا یان سێ جار تەلەفۆن بۆ کەسێ بکەر. ئەگەر کردت تا سێ جار بۆ تەیە تەلەفۆنی بۆ بکەی. ئەگەر ئیجازەی دای بچۆ ماڵ، ئەگەر کابرا دەرگای نەکردۆ یعنی معنای وایە ماکو مەجال، مەجال نییە. ئەگەر کابرا دەرگای بۆت نەکردۆ یعنی تەواو ئامادە نیم من میوان وەربگرم، لەوە چێ زولفێ تایبەت خۆی هەبێ. کابرا وتی چوومە بۆ ماڵ برادەرێکم زۆر خۆشم گەرەک بوو، وتی
دیارە لە شارێکی ترۆ چوو بۆ وتی دام لە دەرگایان و چەند جارێک دام لە دەرگا وتی اینجا دەرگای کردەوە کە دەرگای کردەوە وتی وەڵاهی داوای لێوەردنەکەم مەجال نییە وتی وەڵاهی یەک فیشەکی پێمەوە بنە ئەوە ناخۆش وتی بڕیارم دا وتم ئەیتر قسەی وەلا ناکەم تاو قسەی لەگەڵا ناکەم وتی دوای ماوەیە کابرا محاولەیەک لەگەڵ کرد ئاشتم کاتەوە قسەم وەلا بکە وتی سەیرێکرد من هەر بەرش ناکە بەلایە کروتیوە کاکە گیان تۆ بۆ خۆتت عاجز کردەوە وتم من پیاونیم کە تێم بۆ ماڵەکەیت چۆن عاجز نابم من هاتمە بۆ ماڵتان و تۆشی بڕۆداوە مەجال نییە ئێوتی برا وەڵڵاهی ئێمە تەنها یەک غورفە دانیشتمان هەیە ئێ وەڵڵاهی ئەو کاتەی تۆ دات لە دەرگا خێزانم مامان لە ماڵمانە بۆ خەریکی مناڵێنە وتی وە ئەی خوایە باشە من بۆ ئاوا کرد ئەو کاتە لەم ئاەتە تێگەیشتم کابرا مسلمانە ئینسانێکی قورئان خوێنە وتی ئەو کاتە لەم ئاەتە تێگەیشتم کە خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر پێتان وترا بگەڕێنەوە بگەڕێنەوە ئەوە باشترە بۆتە من گومانی خراپم بەم کابرایە برد کابراش حەقی خۆیەتی خۆ ناکرێ لەو کاتە بێژە کاکە من مناڵ خێزانەکە مناڵێ بێت بڕێشتێ بڕێزان ئینسان لەوانەیە گونجاو نەبێ لەوانەیە شەڕی کردو لەگەڵ ژنەکەیە لەوانەیە حاڵەتێک بێ ئینسان تۆ لەو کاتە بچتە ماڵەوە کێشەی بۆ دروستەکەی لەوانەیە کابرایەکی شاردوێتەوە لە ماڵە برا ئێمە چەند جار منەوە بیرم تێ ماڵی بابام و حتام ئەخیرەیشە چەند جار خەڵکی قاچاق لە ماڵمانە شاریان هەر لە پێشمەرگەوە هەر لە قاچاق یەکاکە خۆتۆ ئیجازە هەر کەسێ بێتە ماڵەوە ناکرێ کەسێک ئەمانی بۆ تۆ هاوردووە هاتووە ئەمانی بۆ تۆ هێناوە تۆ نابێ کەشفیکەی جا بێ ئاگامان لە خۆمان بێ ئەگەر پێت وترا بگەڕێرەوە ئاەتی قورئانە سورة نور آياتي 28 وإن قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم أما شاك بوتان الله مثل تو إيمان داري أقل إيمان داريش نبي وتر كيف خوت بويز أم بابة زور جرينجا الله إيك اللي بياو شاكان الله لجيان ما من آواتم أو أبو الروجة للروجان بسلماني بيان بالله بقرروا تاوكو منيش أم آيات تطبيقكم زا آيات ظلم أم ئەینا کات کە خوا بفەرمێ شتێ بکە و بزان ئایا من دڵم شتێکەکە وتی بۆ خۆی قسمەت نەبوو تا ئێستا کەس پێم بڵێ بگەڕێرەوە حەزم کردم ئاەتە لە ژیانمە تەطبیقیکەم باەکی پێم بڵێ بگەڕێرەوە کاتێ دن لە دەرگای هەر کەسێک بڕێزان ڕێکڕۆ و دەرگا مەوەستن ئاوە کاتێ داد لە دەرگا بێرە لا بۆی کابرا دەرگای کردو ناو ماڵ دیار نەوێت برادرێک ئەناسم بەخوا پیاوێکی شارەزا و زۆر حەساو کە مەلایە کاتێ دا لە دەرگا لەم دەرگا وەستی ئیسێش ئاوە بەر چاومە ڕەسمی ئیتر وات پێ ئەهات دەترسا لێل خۆتا دەبێت دەرگاکە دا بخدا حتا بن ماڵسەی ناوماڵەکە ئەوە کە ئوسلوبی مسلمانە نابێت ئەمە ئوسلوبی هیچ برایەتیەک نییە بەڕاستی تۆ کاتێ دا دەرگایەکێ بێرە لاوە حتا خۆی ئیجازە ئەدە دوای سەلام و ئیزن وەرگرتن ئێوارەش باسمان کرد لە ئادابەکانە ئەگەر کەسێک ناوەختێک لە وەختێکی درەنگە شەوانێکدا دەرگای کەسێ وتی کێیە ڕێک ناو خۆت بڵێ فڵانە کەسم بە ناوێک کە ئەو بدناسێ ئەمە زۆر گرنگە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو حەدیثە کە کابرا دای لە دەرگا وتی کێیە وتی خۆمانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی ناخۆش وتی ئەمە چی ئەدە خۆمانین لە ناوەکەی خۆت بێژ کاتێکیش ئەدەی لە دەرگای کەسێ ئەوە نە قایم مەدە لە دەرگا کابرا وا بزانێ هەنێ کەسێ کاتێدا لە دەرگا ئەتۆقێنێ زرم و زام دێمە دەرگایە بۆ وادەی لە دەرگا بە شێوەیە بدە لە دەرگا ئیسە جەرەسە بۆ نمونەگەر جەرەسیش بێ ئەوە نەدەسی پیا بنە ئەدەب بپارێز یعنی ئەوە زیاد لە حەد نەبێ ئەوە زۆر گرنگە ئێمە دەنگمان نزم کەین یان دان لە دەرگاکەمان نزم بێ ماڵەکە نەتۆقێن مناڵ هەیە خەوتیە هەیە خەڵکەیە خەوتۆ داپەڕێ لەوە چە بترسێ لەوە چە توش نەخۆشیە بێ
ئیزن وەرگرتن حتا بۆ نزیکترین کەسەکان ئەگەر چوت بۆ ماڵ براکەت ئیزن وەرگرە براینە یەکسەر مەڕۆ ماڵۆ بۆ بن ماڵ ئەگەر چوی بۆ ماڵ خوشکەکەت یەکسەر مەڕانە بۆ بن ماڵ حتا ئیسلام فێرمانی کرد بۆ ماڵی دایکت چووی بۆ ماڵی باوکت سە ماڵ باوک خۆت نییە کە چووی مەڕۆ ئەیتر یەکێوتی ئەی پێغەمبەری خوا چیتی ماڵ بابایکمە ئێوتی حەزەکەی دایکت بۆ ڕووتی بدونی برا حەزەکەی دایکت بۆ ڕووتی ببینی ئیتر پێغەمبەر دایە ناوڕاستەکەی بە کابرا عەقڵ وەرگری عەقڵ و حتا بەیانی بۆی شەرح کە فەتێ ناگا ئێکا کە بەجار وایە بەشەر ڕوتە ئێمە خۆمان جار وایە خۆمان ڕوت نیمان ئێکا هەر کەسێ بێتە ماڵۆ ئەخر ناکرێ بۆیە ئیسلام فێر ئەدەبمانەکە ئەدەب یعنی تاوەکو توش غەڵەت دێ بۆیە خوشکەکەت براژنەکەت ئەمانە هیچی دروست نییە تۆ بە ڕووتی ببینی بە تایبەتی ئیسە خوشک و دایک تا حەدێ مەسەلەن ئەوە ئینەکە بەڵام براژن هەر نابێ چکە براژن نابێ سەریشی وە ڕووتی ببینی مناڵەکانمان فێری ئەدەب بکەین لە ماڵە مناڵەکانمان فێری ئەدەب بکەین خوای پەروەردگار ئەفەرمێ لە قورئانە لە سورەت نور ئاەتی 5 طبعا سورەت نور گشتی باسی ئیستیئذانە گشتی باسی ئیزن وەرگرتنە ئەفەرمێ ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە مناڵەکانتان و ئەوانەی کە خزمەتکارن لە ماڵەکانتانە کۆیلەتانن و ئەو مناڵانەیشی کە هێشتان باڵغ نەبوونە با لە سێ کاتە ئیزن وەرگرن سێ کات ئیزنی ناو ماڵ غورفە غورفەی ماڵ هێش غورفەی خەوتنی باوک و دایک یا براو براژن با ئیجازە وەرگن لە سێ حاڵەتە بەبێدان لە دەرگا ناچنە ژوورۆ ژووری باوک و دایک بەبێدان لە دەرگا ناچنە ژوور لە سێ کاتە مناڵی بچووکیش ئەو هەر گەورە لە هەموو کاتێکە گەورە بێدان لە دەرگا پێتان خۆش و پێتان ناخۆش ئەمە دینە لە هەموو کاتێکە گەورە ئەوەی بالغ بووە لە هەموو کاتێکە بە لە دەرگا و جابڕاتە ژوور بەڵام ئەوەی کە مناڵە سێ کات مناڵەیە نەفامە جایەکە نافامێ ئەو مناڵانە بێ سێ کات بدەن لە دەرگا فێریان کەن مناڵەکانتان فێرکەن پێشی نوێژی بەیانی پێشی دوای نوێژی نیمەڕۆ کاتی خەوتنەکان ئەو کاتێک کە ئینسان جلوبەر داکەنێ و دوای نوێژی عیشایش ئەو کاتانە یعنی کاتی خۆداکەندن کاتی ئینسان ئەخەوێ جاری وایە ئینسان حەزەکە بە کەلپەلی احتیاطینەوە بخەوێ بۆیە ئەو کاتانە مناڵەکانتان فێرکەن نەدەن لە دەرگا نێنە ژوورۆ کاکە عیب نییە عیب ئەوەیە مناڵەکەت لار بێ بەیانی بەهۆی تۆوە لارە بێ شتێک ئەبینێت حەتاما لە مێشکی ئەمێنێتەوە فێریکە پێش ئەوەی تووشی کارەسات بێ داواکارم لە خوای پەروەردگار بە خاتری ناوە جوانەکانی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدە دامەزرا